و ئەمڕۆکە کۆبنەوەیەکی هاوبەشمان ئەنجامدا و لەو کۆبنەوەیە کۆمەڵێک ئەوەی کە پەیوەندی بە هەردوو لامانەوە هەبوو قسە و گفتوگۆمان لەسەر کرد و لەسەر کۆمەڵێ مەلەف وەکو کۆبنەیەکی سەرەتایی دەستمان پێ کردووە و دیارە ئەمڕۆ ئەتوانین بڵێن لێک تێگەیشتێکی باشە بوو و بەردی بناغەی دۆستایەتێکی هەمیشەییدا بنین لەم شارە و هەردوو لە ڕێکەوتین یان متەفیق بووین لەسەر ئەوەی کە ئەم شارە بە هەموو لایەکمان ئیدارە ئەدرێ و ئەبێ هەمومان پێکەوە کار بکەین و هەمومان پێکەوە ڕێکەوین لەسەر ئەو پرسانەی کە پەیوەندی بە کەرکووکەوە هەیە. في المغيبين هنالك أكثر من جهة تقوم بهذا. پرسی بێسەر و شوێنەکان زۆرترین قسەی لەبارەوە کرا. چاودێری ئەو پرسە دەکەین. لیژنەیەک لەلایەن سەرۆگۆزیرانی عێراق بۆ یەکلایکردنەوەی چارەنووسی بێسەر و شوێنەکان پێک هێنراوە و بۆیە هەوڵ دەدەین لە ماوەی داهاتوودا لەگەڵ یەکێتیدا ئەو پرسە چارەسەر بکەین. سەبارەت بە دۆخی ئەمنی ناوچەکە و کەرکووک پێمان وایە دۆخی کەرکووک لەو ڕۆوە زۆر باشە. بەڵام ئەو پێشهاتە ئەمنیانە لە زۆربەی ئەو ناوچانە هەیە کە لە ڕابردوودا لەژێر دەستی داعش ئازاد کراوە. بابەتی پرسی بەشداری پێشمەرگە لە مەلەفی ئەمنی کەرکووک زیاتر پەیوەندی بە حکومەتی فیدراڵەوە هەیە. بۆیە هەماهەنگی و لێکتێگەیشتن گرنگە لە نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگە، چونکە پێشمەرگە هێزێکە و لە مەنزومەی بەرگری عێراقە و هێزێکی نیشتیمانیە. بەڵام بەمەرجێک ئەو لێکتێگەیشتن و هەماهەنگی و بنکە هەماهەنگیانە هەبن دەبێت لە دەروی شارەکە بن و کاریان تەنها پاراستنی دەوروبەری کەرکووک بێت. على شرط أن يكون هذا التنسيق بعيدا عن المحافظة فقط.